بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگاییکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان بەردەوامە و ئەمڕۆژ لە شاری هەولێر چوار چالاکی دیکە لە دەستگیرکراوانی بادینان دادگاییکران لە دادگایەکە ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتاران ئامادە بوون و بە وتەیەوان هیچ بەڵگەیەکی یەک لا کەرەوە نەبوو. کۆمەڵێک تۆمەتی جۆرا و جۆر ئاراستەیە و چوار چالاکوانە کراون. لە بەرنامی ئەمڕۆ بە وردی لەسەر دۆسیە و چالاکوانانە هەروە ئەو تۆمەتانەی کە ڕۆبەڕوویان کراوەتەوە دەوەسین لەگەڵمان. گەڕێکی دیکەی دادگاییکردنی دەستگیرکراوانی بادینان لە دادگای هەولێر بەڕێوەچوو. لەو میانەیەدا چوار چالاک و ڕۆژنامەنووس بە تۆمەتی سیخوڕیکردن دادگایی کران. پارێزەری دەستگیرکراوانی بادینان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ڕایگەیاند دەستگیرکراوان بە تۆمەتی قسەکردن و هەماهەنگیکردن لەگەڵ بەرهەم ساڵح سزادراون. لە کاتێکدا ئێستا بەرهەم ساڵح سەرۆکی کۆماری عێراقا. بە پێی وتە شایەدەکان کە لە بەردەم دادگا قسەیان کرد بەڕێزان لە ژۆرێ بە چاوی خۆیان بینیان هیچ قسەیەکیان نەکرد. گوتیان ئەمە نە ئاگادارین نە زانیاریمان هەیە نە هیچ گروپێک تشکیل کرایە گروپی چەکداری نە هیچ گروپێکی سیاسی تشکیل کرایە. ئەوەی کە نووسراوە تەنها پشتیان بە چەند قسەیەکی مخبر سڕی و شایەدێکی بە ژمارە 33 بەستووە کە ئەوانش قسەکانیان تێک ناکاتەوە لەبەر ئەوەی بەشێکیان باس لە ئەوەی دەکەن کە گوایە ئەوانە ویستیان لەگەڵ کۆمەلگای مەدەنی لە جەماعەتێک لە کۆمەڵی مەدەنی لە بەغدا پەیوەندیان دروست کردووە کە ئەوەش نابێتە تاوان یاخود هەر ئەوە ویستیانە پاڵپشتی لە مستەفا کاظمی بکەن ئەوەش هەر نابێتە تاوان یان ئەوانە پێشتر پەیوەندیان هەبووە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم کە ئێستا سەرۆک کۆماری عێراقە پێشتر هێزێکیەوە بەناوی هایپەیمانی ئەوەش نابێتە تاوان. ئەو قسانەیان باس کردی ئەوانەش بەڵگەی مقنعینە بای ئەوەی نینە کە ئەو بەڕێزانە پێ حکم بدرێن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ڕاپەڕینمان بۆ ئازادی گەلی کورد کرد کەچی ئێستا بەدەستی حکوومەتی کوردی لە بەعس خراپتر بە میلەتەکەمان دەکرێت. پێمان وایە ئەم جۆرە دادگایانەوە ئەم تۆمەتانەی ڕوبەڕوویان بە ڕێزانە کراوەتەوە لەسەر دەربڕینی بیرروڕای ئازادە کە یەکێک لە بەهاکانی ڕاپەڕینە. خەڵکی کوردستان ڕاپەڕینی کرد بۆی ئازاد بدوێ ئازاد قسە بکە ئازاد سیاست بکە. ئەم تۆمەتانەی لێرن لەسەرەوەیە کە لە هاوپەیمانێتی ئەندام بوون لە هاوپەیمانێتی مڕەشەح بوون لە کاتێکە هاوپەیمانێتی حیزبێکی سیاسی ڕێگە پێدراوی هەرێمی کوردستان بووە بەشداری هەڵبژاردنەکانی کردووە لە بەغدا نوێنەری هەیە. بۆیە بەڕاستی یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە کە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بە ئازایەتی خەڵکی کوردستان بە دڵسۆزی هێزە ئەمنیەکان بیناکراوە. نابێت ئێستا ئەنجومەنی ئاسایش بەم جۆرە تۆمەتانە گەنجەکانی خۆی چالاکەکانی مامۆسایانی زانکۆ بەڕێوەبەری قوتابخانە ئەندازیار لە قەفەزی تۆمەتا ڕاگرێت لەسەر تۆمەتی کە پەیوەندیدار بە بیرڕای جیاواز و ماف و ئازادیەکان لەسەر کاری سیاسی لەسەر گفتوگۆی سیاسی. باوکی یەکێک لە دەستگیرکراوانیش دەڵێت کوڕی من پاکە و بێتاوانە و لە ژیانی ئازاری مێشولەیەکیشی نەداوە. فقيري چ نکریا پیشکەکەژی نایشینێ و تعدل مرۆڤەکەژی نکریا بەشەرێکی نکریا و چ ئیشکال و مشکلە نینە ظلمەکە واتێتکردنەوە بە 10-11 هەیڤنە نەمەد دیتەوە نەمەد بهێنێن و ئەوێ دین بە پشکیشمانزان. دەستگیرکراوانی بادینان نزیکەی 76 چالاک و ڕۆژنامەنووس دەبن کە تا ئێستا تەنها 11 کەسیان هێنراونەتە دادگا و لەو ژمارەش 5 کەسیان بە 6 ساڵ زیندانی سزادراون و 65 کەسەکەی دیکەش تاوەکو ئێستا دادگایی نەکراون. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لەسەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان بەدری ئیسماعیل بەرگاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە سودەی سەرکی هەروە لە هەولێرەوە هەرێم ڕەفعەت ئەندامی تیمی پارێزەرانی دۆسیەی دەستگیرکراوانی بادینانمان کردووە سوپاسی ئامادەبوونیان دەکەین. بەدری خان بەخێر مەگەسەر تا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ چوار چالاکوانی دیکە بادینان دادگایی کران کێوەش لە دادگایەکە ئامادە بوون سەرنج و تێبینیەوە لەسەر بەڕێوەچوونی دۆسیەی دادگایەکە چی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و حورمەت و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشی بە جەنابتان بۆ بەغەمەوەبوونی ئەم بابەتە هەڵبەتە بەڕاستی ئەرکێکی زۆر ئینسانیە کە مافیەرێکێک لە ئێمەیە قسەی لەسەرا بکەین و مافی ئەو هاوڵاتیانەیە کە لەسەر داواکاری و قوت و مافی هاوڵاتیان هاتوونەتە دەنگ و لەسەر چوارچێوەی ئازادی دەربڕین هاتوونەتە دەنگ.
ئەمێ بە ئاەتێکی خۆی پەروەردگار دەست پێ بکەم کە لە زۆربەی دادگاکان ئەو ئاەتە قورئانیە هەڵواسراوە ئومێد دەکەم ئەو دادوەرە بە ڕێزانەی کە بەڕاستی حکمی هەر تاوانبارێک یا هەر بەندیەک یا هەر زیندانیەکە دەن وجدانی خۆیان ئاسوودە بکەن و لە چوارچێوە ئێو ئاەتە قورئانیدا کارەکانیان ڕایی بکەن. خی گەورە دەفەرمی ئەمانەتەکانتان بگەڕێنەوە بۆ ئەهلی خۆی بۆ ئەهلی خۆی ئەو کەسەی کە بۆ نمونە مەبەستم دادوەرە بە ڕێزەکانە کە ئەهلن کە خی پەروەردگار ئەو مەنسەبەی پێبەخشیون لە چوارچێوەی بەرپرسیارەتیەکان مەفروزە ئەو ئەهلە بن کە خی گەورە دەفەرمێ وئیدا حەکەمتم بەینە الناس ئەن تەحکموا بالعەدل. ئەمە بەڕاستی ئەو ئاەتی ئەمڕۆ ئێمە کە لە دادگایەکە بەشدار بووین لە پشت سەری ئەو دادوەرە بە ڕێزان دەفەرمێ ئەگەر حکمتان کرد لە بینی خەڵکدا با حکومەکانتان دادگەری پێوە دیار بێت. واتە هەر دادوەرێکی بەڕێز لە کاتێکدا لە ئەنجامدانی هەر حکمێکدا کاتێک قەرار لەسەر هەر حکمێک دەدا بۆ بکەری هەر تاوانێک مەفروزە عەدالەت پیادە بکات. بەڵام بەداخەوە ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان نا حکمێکی عادیلانە بوو بەڕ نەدادگەریشی تێدا بوو ئومێد دەکەین ئەو دادوەرە بە ڕێزانە نەکەونە ژێر فشار و زەخت و کاریگەری هەر هیچ چۆنەڵی حیزب و لایەنێکەوە ئومێد دەکەم وجدانی خۆیان ئاسوودە دەکەن ئومێد دەکەین ئەم ئاەتە قورئانیە تەطبیق بکەن وجدانی خۆیان ئاسوودە بکەن و بەڕاستی چۆنڵی سەروەریەک بۆ خۆیان و بۆ کاری خۆیان کە بەڕاستی بەرپرسیارەتی تۆمار بکەن کە بەڕاستی مێژوو ڕەحم بە هیچ کەسێک ناکە و دەبێتە مێژوویەکی ڕەسەناتی ئەگەر ئەو ئاەتە قورئانیە تەطبیق بکەن. دادگای ئەمڕۆ طبعا کاتێکە ئێمە داخلی بابەتەکە بووین وەکو هەم پارێزەران هەم پەرلەمانتاران هەم ڕۆژنامەنووسان هەم نەتەوەی گرتوەکانی تێدا بەشدار بوو. دادگایکردنی ئەمڕۆ کە طبعا ئەم کۆمەڵە ئەم چوار کەسە بوون مەسعود عەلی بوو بەندەوار بوو لەگەڵ کارکەر و شێروان تاها بوون. ئەم چوار کەسە کاتێک کە بیدا دادگای دەستی پێکرد بەناوهێنان و ناخوێندنەوەی ئەم چوار بەندیە ئەم چوار سزادراوە هێشتا چەندە سزا نەدراون سزاکانێک لا نەبووتەوە ئەتوانین بڵێ ئەم چوار بەندیە ینی بەڕاستی کە کاتێک ئێمە ئامادەی دادگایەکە بووین ینی هەرچەندەکەم ڕێگەم بەخۆ نادەم بڵێم چوار تاوانبار لەبەر ئەوەی ئێستا ڕوونی ئەەکەمەوە کە بۆ ناتوانم بڵێم چوار تاوانبار لەبەرەوەی بکەری تاوانێکی ئەوەندە گەورە و قێزەون و زەبەلاحنین کە بەڕاستی شایانی ئەو هەموو زوڵم و ستەم و ئەو نادادیە بن کە 11 مانگە تەنانەت ڕێگە بە کەسوکارەکانیشیان نەدراوە لە تازە دادگایی دەکرێن و خوا دەزانێت بە چەند جەلسەی تریش دادگایەکان ئیگلا دەکرێتەوە. سەرەتا طبعا ناوی گیراوان یاخود بەندیەکان هێنرا کە ئێمە لێ حزۆرمانە بوو کە وەکو وتمان کاک مەسعودە شێروان تاهایە لەگەڵ بەندەوار و لەگەڵ کارکرد بوو. ئەم کۆمەڵک طبعا ئەم چوار کەسە کە ناویان هێنرا کە طبعا دەستپێکی دادگایەکە دەستی پێکرد ئێمە حزۆرمان لێوێدا هەبوو. طبعا بە میکانیزمی خۆیان کاتێک دەستیان پێکرد سەرەتا کۆنووسی نوێنەری ئەنجومەنی ئاسایش خرایە ڕوو و ڕۆژی دەستگیرکردنی ئەو بەندیانە کە سیویەکی 2020 بە تایبەتی مەسعود عەلی دەستگیرکراوە خرایە ڕوو و پاش ئەوەی کە کۆنووسی نوێنەری ئاسایش ئەنجومەنی ئاسایش خرایە ڕوو و هەواڵدەری نهێنی هەیە لەناو پەڕاوەکەدا هەواڵدەری نهێنی هەیە هەواڵدەری نهێنی بانکرا کە بێت بۆ نمونە حزوری هەبێ لە دادگا ئەو بەداخەوە کە هەواڵدەر ئامادە نەبوو نەهاتە ژوورەوە بەڵام پەڕاوی هەواڵدەری نهێنیش طبعا خوێندرایەوە و تۆمەتەکان طبعا کاتێکە لەلایەن هەواڵدەری نهێنیەوە تۆمەتەکان خرانە ڕوو لەلایەن دوای ئەوە کە طبعا کە لەناو پڕاوەکەدا هەواڵدەری تامان لەناو پڕاکەداتمە هاڵدەری نهێنی خراین بابەتەکەی خرا ڕووە دیسان وتەی کەوتمان ئەنجومەنی ئاسایش وەرگیرایەوە. ئەنجومەنی ئاسایش سکاڵای هەیە لەسەر ئەم چوار بەڵێ سکاڵای ئەنجومەنی ئاسایش سکاڵاکان لەسەر ئەو بابە ئەو تۆمەتانەیە کە گوایە ئەمانە تاوانبارن بەچی بە ئیلانکردنی حیزبێک بە ناوی حیزبی مستقبل ئەتە ئەم حرەکە
ئەم حرەکەیە کە دروست بووە بەدیلی یەکێتی و پارتی و هەردوو حیزبی دەسەڵاتن و بە هاوکاری بۆ نمونە کۆنسۆڵی ئەمریکا و فەڕەنسا و مستەفا کازمی و هەندێک لەم بابەتانە ئەوان بەمە ئەمان تاوانبارەکەن لە کاتی بۆ نمونە خستنە ڕووی سکاڵای ئەنجومەنی ئاسایش تەبەن داواکاری گشتی پرسیاری کرد ئایا ئەم حرەکەیە مۆڵەتی هەبووە ئەم حرەکەی ڕێگە پێدراوە وتیان لەلانێمەوە ڕێگە پێدراو نییە بەڵام لە ناو هەموو تەمان گوتەی شایەتەکانە و لە پەڕاوی هەموو ئەو شایەتانی کە 5 کەسەکەی هەفتەی ڕابردوو بوون کاتێک کە دادگایی کە ئەکران کاتێک دادگایەکران پێچەوانی هەموو ئەوانە گوتەکەی ئەوان شایەدی ئەوان پێچەوانە دەرچوو کە تەمانەوان دەڵن مۆڵەتیانە بەڵام بە هیچ شێوەیەک بەوتی هەر 4 شاهیدەکە کاتێک گوتیان وەرگیرە کە فرسەت سلێمان بوو کەمال سلێمان بوو موسا جەمال بوو لەگەڵ ئامر ناوێکە هەر هەمویان ئەو شاهیدیانیان بۆ نمونە کە ئەو تۆمەتانە خراوەتە پاڵکە کردویان بە شاهید بەسەرم 4 کەسەوە سەر لەبەریان ڕەت کردەوە کە ناسن بە هیچ شێوەیەک تەنانەت ماعەدا تەنها کات مەسعودەکە ناسن و لەگەڵ ئەوەدا یەکێک لەوانە کە ئامر بە شێوەیەک بۆ نمونە شاهیدی لێ وەرگیرا بوو کە گوایە مەسعود ڕێکخەری بۆ نمونە گروپێکە کە گروپێکی تیرۆریستیە بۆ تێکدانی ئەمنیەت و ئاسایشی بادینان و کوشتنی پارێزگا و تەقەکردن لە و تێکدانی بۆ نمونە بەڕێبەرایەتی ئاسایش و هەتا دوایی سەر لەبەری لە بەردەمی دادگا ئامر هەموو ئەو شایەتی دانەی ڕەت کردە وتی من نە لە سلوکمە نە لە ئەخلاقمە نە لە مامەڵەمە بە هیچ شێوەیەک لە هەموو تەمەنمە شتێکم نەکردووە لە چوارچێوە ئەو گوتەیە دابێ ئەو شایەتی دابێت کە لەو پڕاوەدا بۆ من ئامادە وە لە ئاسایشی گشتیش ئەو شایەتیم ڕەت کردوتە کەواتە ئێمە ئەوەمان بینی ئەمڕۆ هەر 4 شایەتەکەی کە هێنرا بوو بۆ ئەوان هەر هەمووی چۆنەڵی ڕەت کرایە و هیچیان نەئەناسین تەنها مەسعود ناو ئەویش لە حیزبی هاوپەیمانی دادپەروەری بەڵێ بەیەکەوە کاریان کردووە تا حیزبێکی ڕێگە پێدراوە سوپاس دەکەم کاکەرێم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێژت جگە لەو تۆمەتەی کە بەدریخان باسی کرد کە دروستکردنی ڕوتێک بەناوی یاخۆ بڵێن پارتێک بەناوی مستەقبەل چ تۆمەتێکی دیکەیان ئاراستەکرا بوو ئەوانەی کە ئەو 4 چالەگوانەی کە ئەمڕۆ دادگایی کراوە پیشەشیان چیە خۆیان؟ بەڵێ سەرەتا سڵاو بەڕێز و بۆ ببینانی خۆشەویستیش دیار بوو ئەمڕۆکە لە دادگاییکردنی بەشێشتر لە چالاگوان و ڕۆژنامەنووسانی دەرجیکراوانی بادینان کەوا پێکات و لە 4 کەس کە مەسعود عەلی عاجی و شێروان تەها و کارگەر و بەندەوار دیارە مەسعود عەلی عاجی و شێروان مامۆستان و کارگەر و بەندەوار خوێندکاری زانکۆن دیار بوو کە ئەو تۆمەتەی ئاراستەیان کراوە کە تۆمەتان خراوەتە پاڵی بە پێی مادەی 1 لە یاسای 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان کە ئاراستەیان کراوە بۆی جاسوسیکردن و تێکدانی ئاسایشی هەرێم دیار بوو ئەو تۆمەتانی کە ئاراستەیان کرد پێکات و لە چەند تۆمەتێک کەوا باسییان لە پەراوەکە ئاماژە پێکرا بوو گروپێکی واتسئاپی دروستکراکەوە گفتوگۆی سیاسیان لە خۆیان کردو و هانی خەڵکیان داوە بۆ خۆپیشاندان و ئەندامی ئەوانەی کە جیاون هەموو ئەندامی حزبی هاوپەیمانی نیشتیمانی بوونە و لەگەڵ قونسولی وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و ئەمریکا کەوا کاریان کردوێتن و گروپێک هاوکاری کردوون لەلایەن دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق و بەرەز کازمی سەرۆک وەزیرانی عێراق کەوا ئەوانە هاوکاریوانی کردیا و هەروەها گروپێکیان کە دروست کردووە گروپێکی سیاسی بە ناوی بزوتنەوەی ئایندا حرەکەت المستەقبەل و هەروە ویستیان ئەمن و ئاسایشی دهۆک تێک بدەن و یاخۆی لە پاشەوەی کەوا ئاسایش بۆ حاڵەتە تێکدانە مەشغوڵ بکەن ئەوانش خەڵکی هام بدەن لە بۆ خۆپیشاندان و تەقەکردن لە پارێزگاری دهۆک و دانانی تەقینەوە لەسەر ڕێی کوڕی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتانێک کە دەچێت لە بۆ زانکۆ بەڕاستی ئەو کۆمەڵە تۆمەتەی کە ئاراستەیان کراوە هەمووی هیچی تۆمەتی ئەوە نییە کە بڕێ ئەنجامی داوە یان وەکو بڵین ئەوە دەڵێ بەتەمابوونا هیچ بەڵگەیەک نییە کەوا بسەلمێنی ئەوانە بەتەمای حاڵەتانە بوونا ئەمە ئەگەر بێن
سەیری یەک خاڵی بکەینیانی دەمەوێت سەرنجی بینەرانی بەڕێز و خۆشەویست و بەڕێستان ڕابکێشن لە بۆ یەک خاڵی کە ئەمانەی گیراون هەمووی ئەندامی حزبی هاوپەیمانی نیشتیمانی بوونە. لەو حاڵەتە ینی بۆچی ئیلا ئەو ئەندامانە ئەو ئەندامانی حزبی هاوپەیمانی نیشتیمانی کەوا هەڵساون بەو کارە. ینی ئەوەش خۆی گومانێکەوە پرسیار دروست دەکاتن لێکوانە. ینی بەڕاستی ئەوڕۆ لە کاتی دادگایکردنەکە هەر وەکو بەڕێز خاتونی ئەندام پەرلەمانیش لێ ئامادە بوونەوە لەگە پەرلەمانتارەکانی تر شایەدەکان کە هاتن لەو دوو کەیسەی کەوا پێنج کەس بەیانی دادگایکردنیتیان هەمویان کردنەوە تۆ شایەت لەسەر ئەوانی تر بەڵام خۆشبەختانە ئەوان بێ ئاگایی خۆیان لەو بابەتەی ڕاگەیاندکەوە ئاراستەی تۆمەت خراوە پاڵان کراوە حتا لەو کەسانە دکتۆر حامر کە کاندیدی پەرلەمان بووە لە لیستی هاوپەیمانی نیشتیمانی کە بازەوە دەکات دەڵێ باشە من کە کاندیدم ئەی قسەی من سیاسی نییە حتا باسی لەوە کردکەوە گوتی ئەوتانە هی من نییە بەڕێزدادوەری دەستی بۆ جێبی گوتی جێ من ئەوانە قبول ناکاتن یعنی بە هیچ شێوەیەکی ئەوانە قبول ناکە جێ بیستی بی جا چۆن ڕێگە دەداتن حاڵەتی وا بوونی هەبیتن ینی بەڕاستی ئەوانەی کە ئەوتۆمەتانی خراوەتە پاڵ بریکاردارانمان تەنها دەڵێ ویستویانە کەواتە ڕوون نەدایە کە ڕوونیدا هیچ تاوانێک نییە باشە ئەگەر هاتو ویستویانە تەقا بکەن بڵێ بەڵگەکان چی بوونیت بەڵگەی کە بوو لەبارەوەی کە بەڕێز دەڵێ ویستویانە تەقە لە پارێزگاری تەقینەوە باشە باز تەقینەوە دەکات لە بۆ سیارەی کوڕی سەرۆکی حکومەت دابدرێ باشە کا ئەو تەقینەوەیە بازەوە دەکات تەقە لە سیارەی پارێزگار بکەن کا ئەو تەقەکەرانە دوایی چۆن زانیتان یعنی لە کاتی ئەنجامدانی کردارەکە بوونا یا خۆیان ڕێکە خستووە کردارەکە ئەنجام بدەن هیچ سەکێکشی تەنە ئاماژەی پێ نەکراوە ینی شتی وا باسکراوە تەنها وەکو بڵێن کەسێک نیەتم هەیە ئەوەی بکەم ینی تو لە نیەتی مندانیم تا من چی بکەم چی نەکەم ئیتر لەو حاڵەتە بە هیچ شێوەیەکی ئەوتۆمەتانی ئاراستیان کراوە هیچ بەڵگەیەکی سەلماندن نەبی سەلمێنێتن و تەنها دوو مخبیر سری هەبووە مخبیر سریش لە ڕووی یاساییەوە تەنها بەرچاوڕوونیە قەراری پێدەرناسیتن ناتوانانی ئاراستی قەرار بگۆڕێتن تەنها بەرچاوڕوونیە لەبەر حاڵەتەکی لە یاسای ئیسپات کە باز دەکاتن شاهێد ئەو کەسەیە کە دەتوانانی بێ شایەدی بەرامبەر بە کەسێک بداتن کە هیچ کێشەیەکی لەگەڵی نەبیتن لە ڕابردوو تاوەکو بێوەکو ئینتیقامێک بێ شایەدەکەی لە دژی بداتن ئێمە نازانین ئەو شایەدە سڕیە چیە ئایا ئەو شایەدە سڕیە کێشەی لەگە بریکاردارانمان هەیە کێشەی لەگە بریکاردارانمان نییە یاخود کەسی خۆیانەکە وایە کردووە تەنها تۆمەتێک بۆ ئەو دروستکە یعنی من سەیرەکەم لێکوانە سەیرەکە لەوەیدایە ئەنجومەنی ئاسایش هەڵدەستێ بۆ ئەوەی تاکێکی کورد تووشی حاڵەتێک مادەیەکی لەسەر بسەپێنێتن بە ئەوەی کەوا ئەو کەسە تاوانبارە لە کەیسی ڕابردوو بینیمان کەوا برادرانی کەسی خۆیان بوو لەگەڵ شێوانی هاوڕەکانی هاتیە کۆمەڵک قسەی نادروستی باس کردووە ئێمە ئەنجومەنی ئاسایش پێویستە دابنیشی لەوەی زانیاری کۆ بکاتەوە لە چلایەکی هێرش دەکەوێتە سە هەرێمەکەمان یاخود مەترسیەکان چیە ڕوبەڕووی هەرێمەکەمان دەبێتەوە یاخود ئەو مەترسیانێک کە لە ئێستادا ڕوبەڕووی هەرێم بۆتەوە چۆن چارەسەر بکرێت ئاراستە چارەسەر ئاراستەمان دەکرێت ئەنجومەنی ئاسایش بە ئەوەدانم درراوە تاوەکو توبێی چەند کەسێکی مەحبوب و چەند کەسێکی ڕۆژنامەنووس و چەند کەسێکی چالاکوانی مەدەنی بێ کۆمەڵێک بابەتیان بۆ دروست بکەی و یاخود کۆمەڵێک حاڵەتی وایان بینە پێشی و 11 مانگ لە ژوورێ بند بکرێن بەبێ هیچ تۆمەتێکی یەکلاکەرەوە یاخود هیچ توخمێکی سزایی بەڕاستی ینی ئەو کێسەی کە ئاراستەی بریکاردارەمان تۆمەت خراوە پاڵان کراوە 11 مانگ کە لە ژوورەوە بەبێ هیچ حاڵەتێکی تاوانکاری بەڕاستی زوڵمە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەران لێدوانی چەند پەرلەمانتارێکی تر دەبینین کە ئەمڕۆ لە پرۆسەی دادگایکردنەکە ئامادە بوون فەرمون بابەیەکۆ ببین. ئەوەی من لەگەڵ هاوڕێیانمان بینیمان ئەم بەڕێزانە وەکو ئەوانی تریش تۆمەتبارن بۆ نمونە بە تەقینەوە بە هەوڵی تیرۆرکردنی چەند کەسێک بەڵام هیچ بەڵگەیەک نییە بۆ نمونە ئەگەر گروپێکی چەکدارە بێ هەوڵی تیرۆر بداخوا بێ بەلایکەمەوە کلاشینکۆفێکیان هەبێت ئەوەی لیان گیراوە موبایل لاپتۆپە
سیارەیە فاسلینگە هەوەی مامۆسایی ئەمانەیە هیچ کام لەو شاهیدانەی کە کرابوون بە شاهید بەسەریانەوە هیچ شاهیدێکیان نەدا واتە 5 شاهید هەبوون هیچیان نەیانوت ئەمانە بەتەمای گروپێکی وان یاخود بەشێکیان هەرەیانوت نەیان ناسین تا دواتر ئەوەی هەبوو کە شاهیدێکی سڕی هەبوو بە ناوی ڕقم 33 ئێمە نەمانزانی چێ بەڕاستی هەر نەهات کەس نەیبینی بۆیە ئێمە گەشتبینین بەڵام وەکو برادەرانم بە ناوی ئەوان وێمە یەک سەرنجی جدیمانەیە ئەم پرۆسە زۆرە خایەنی ئێستا ئەمانەیە 11 مانگن بۆ نمونە ئەگەر یەکێ ساڵێک و 6 مانگیش لە زیندانا بێ و دوایی بە بێتاوان ئەژمارکرێ ئەمە ئەبێتە قوربانی بۆیە هیوادارین ئەم پرۆسەیە خێراتر بکرێ کۆی دەستگیرکراوان بە شێوەیەکی دادپەروەرانە یەکلایی بکرێتەوە دەرفەتدان بە پەرلەمانتاران و بەکراوەکردنی ئێمە وەکو شاهیدێک دۆخەکە ببینین بە هەنگاوێکی باش ێزانین بەڵام ئێمە ئەمڕۆ وەکو خۆمان خوش ئاگای لێە و هیچ تاوان و شتێکی وامان نبینی ئەوەی کە دەگوزارێ و شایەتانی کە لەوێ بوونێمە هیچ شتێکمان نبینی کە لە سەریان ساغ بێتەوە و شایەتەکان کۆڵیان کردلەوەی کە هیچ لێ کامێک لەو تۆمەتانی کە دراوەتە پاڵیان تۆمەتەکان ئەساسیان هەبێ تۆمەتی گروپی چەکداری تۆمەی کۆمەڵک تۆمەتی بێبنەمای تر کە شایەتەکان ڕەتیان کردەوە کە لە ئەساسدا ئەمانەش کاتێک کە متەرەکاتەکە دەست بەسەرداگیراوە کۆمەڵک مۆبایل بووە نەچەکی تێدا بوو نە هیچ خەلکو لە شوای تێدا بووە ئەمانە ملاحەزەی شتری جدی هەیە کە وەکو برای بەڕێزم کاک بەشداریش ئاماژەی پێکرد نوێنەری ئەنجومەنی ئاسایش ناکرێت ئەنجومەنی ئاسایش خۆی مدعی بێ و خۆشی چاودێر بێت ناو قاعی پەرلەمان ناو قاعی محاکەمە ئەمە کێشەیەکی گەورەیە چەند پارێزەرە بەڕێزەکان تێبینیان هەبوو بەڵام لەلایەن دەستەی دادوەرانەوە ڕەت کرایەوە و تێبینیشتر کە ئەمانە بە دادگای بە مادەی یەک لە یاسای ژمارە 26 ساڵ 2023 کە هەمواری یاسای 156 حکومەتی عراقیە دادگایی دەکرێن کە ئەم یاسایە ڕۆژگارێک دەرچووە کە دژ بە پێشمەرگەی کوردستان ئەم یاسایە دەرچووە بۆ سیخۆری کوردن بووە لە کاتێکدا کە یاساکە تەنها ئەوەی هەموار کراوەتەوە کە لە ئیعدامکردنەوە گۆڕاوە بە دادگایکردنی کاتی بە شێوەیەکە محاکەمەکە بە سزادانی کاتی یاخود هەمیشەیی ناکرێت چالاکوانێک ناکرێت ڕۆژنامە نووسێک لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر بۆچوونی جیاواز بە یاسایەک سزا بدرێت کە یاسای سیخوڕیکردنەکە هیچ تۆمەتێکیان لەسەر نیە بەڕاستی دادگایکردنەکە شاهیدان طبعا لە پرۆسەی دادگایکردن شاهید وەرگیرا 4 شاهید هەمویان نیکۆڵیان لەوە کرد کە ئەوانە بناسن وە گروپیان دروست کردوێ وە گروپی واتسئەپ هەموو تۆمەتەکان ئەوە بوو کە گروپێکی واتسئەپیان هەیە و قسەیان کردووە و چوونەتە قونسوڵیە ئەڵمانیا و فەڕەنسا و لەگەڵ ئەمریکا قونسوڵی ئەمریکا قسەیان کردو بۆی گروپ دروستکەن و ئەوان لە پەڕاوەکە ئەوە هەیە کە قونسوڵیەکان پشتیوانیان دەکەن بەڵام بەدیلی یەکێتی و پارتی نییە بۆیە دەبێ ئەوان ببنە بەدیل یعنی ئەوەندە ینی بەڕاستی پەڕاوەکان ئەوەندە شتی بێبنەمای تێدا بوو من 5 ساڵ محاماتم کردوە شتی وام نەدیتووە لە پەڕاوی لێکۆڵینەوە ئەوەندە ئەو تۆمەتانە تۆمەتی سیر ئەوەی کە لەگەڵ بەرهەم ساڵح کاریان کردووە لە هاوپەیمانی کاریان کردووە بەرهەم ساڵح ئێستا سەر کۆماری عێراقی کە باشە ئەوەندە خەتەرە لەسەر هەرێمی کوردستان بۆ هێشتان حرێکەیەک بۆ هێشتان حیزبێک دروست بکە و بەڕاستی یاسای تیرۆر بۆتە مایەی ئەوە نەکبەتی بۆ چالاکوانان بۆ ڕۆژنامە نووسان ئەو یاسایە بۆ ماوەیەکی کاتی دەرکرا ئێستا بە وتەی خۆیان هەردوو حیزبی دەسەڵات مەترسی داعش لەسەر هەرێمی کوردستان نەماوە بۆچی ئەم یاسایە هەموار ناکرێتەوە و ئەوانە کە چالاکوان ڕۆژنامە نووسن دەبێ بە پێی یاسای ڕۆژنامە نووسی یعنی دادگایی بکرێن نەک بێن تۆمەتی تریان بۆ هەڵبەسترێ یەک شتی تر دەمێ ئاماژەی پێ بکەم کە بەڕاستی ئێمەی تووشی شۆک کرد منداڵی یەکێک لە تۆمەتباران کە ئێستا ئەو بوو بەس داوای بینینی کرد لە دوورەوەش بێ بەس بابی ببینێ یەک بەخۆی هاواری دەکردە گریا دەیگو 11 مانگە چاوی بابم نەدیتوە دەمەوێت لێرە ببینم زۆر تکامان کرد لە ئاسایشەکان هەر لە دوورەوەش بێ بەس بتوانێت لە دوورەوەش بێ بابی ببینێ و داوای ئەوەی کرد کە بەس گوێ لە دەنجی بابی بێ بەڵام بەداخۆنیان هێش CPT Iraqi Kurdistan is here in Hawler to observe the court trial of the Badianan prisoners. We're concerned about the situation of these prisoners. ئەمڕۆ تیمی کوردستانی عێراقی CPT لە هەولێر بوو بۆ چاودێریکردنی پرۆسەی دادگایکردنی زیندانیانی بادینان ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT زۆر نیگەرانین لە بارودۆخی زیندانیان. These prisoners are teachers, members of civil society, activists, and they are being accused of spying, espionage, and sabotage. ئەو زیندانیانی بادینان ئەوان مامۆستان چالاکوانی کۆمەڵگەی مەدەنین مامۆستای زانکۆن بەڵام بەداخەوە تۆمەتبار کراون بە ئەنجامدانی کاری سیخڕی و پلانڕێژی بۆ کاری تێکدەرانە. The evidence that we have heard used against them, we find that these accusations are not strong.
ئەو بەڵگانەی کێمە بیستمانەکە لە جی زیندانیانی بادینانە بۆ ئەنجامدانی کاری سیقڕی و پلانڕژی بۆ کاری تێکدەرانە بەڵگەکان بەڵگەی بەهێزنین. These charges are unjust, especially as these prisoners are being accused of this as they have met with the US, French and German consulates. ئێمە نیگەرانین لەوەی کە زیندانیانی بادینان بەهۆی دیداریان لەگەڵ کۆنسۆڵخانەکانی ئەڵمانیا و ئەمریکا و فەڕەنسا تۆمەتبار بکرێن بە ئەنجامدانی کاری سیقڕی و پلانڕژی بۆ کاری تێکدەرانە. سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست بەدری خان سەبارەت بە و تۆمەتانەی کە ڕوبەڕوویان بۆ تۆ پێ بێ بەڵگەن هەمویان و ئەم کەیسێکی بڵین سیاسیە ئەمڕۆ ئەمڕۆ بەبەر چاوی ڕاگەیشتۆ بۆ هەموو خەڵکێک سەلمێنرا کە نوێنەرانی یەکگرتوەکان و پەرلەمانتاران و پارێزەران و ڕۆژنامەنووسان و چالاکوانان هەمووی ئەوان بەبەر چاوی خۆیان بینین نەتواندرا بە تەنها سەرقەڵەمێک بە بەڵگە بسەلمێنرێ تەنانەت خۆیان چواربەندیەکەش ئەویان چاوەڕانەکە تەوقعی ئەوانە کرد کە لە خۆیان چۆنەڵی زۆر مطمئین بوون کە ناتواندرێ بە هیچ بەڵگەیەک بسەلمێنرێ تەنانەت شاهیدەکانیش چەند جار ئەو وشیانتە تەحەدا دەکەین بە یەک ئەلف بە یەک سەرەدا و بە یەک بەڵگە بۆ مام بسەلمێنن کە ئەم تۆمەتانەی کە بۆ ئێمە و بۆ ئەوانی ڕێکخراوە ئێمە ئامادەین بۆ هەموو سزایەک بەڕاستیەوە سەلمێندا کە نادادی هەیە کە نەتوانرا بە بەڵگە هیچ یەکێک لەو تۆمەتانی کە خراوەتە پاڵیان بسەلمێنرێ کاتێک کۆنووسی ئەو شتانە و ئەو بەڵگانەی کە خرایە ڕوو وەکو بەڕێز کاکەرێم ئیشارەی پێدا چییە ئەو کۆنووسانە بۆ منە مۆبایلە لاپتۆپە سیارەیە مۆڵەتی سیارەیە و ناسنامەیە هەموو ئەوان ئەوەی دەسی بەسەراگیر لەناو ئەوانەدا یەک سیدی هەیە سیدیەکە چی لەناو کۆنووسەکەدا چی خرا ڕووبۆمە لەناو سیدیەکەدا چی هەیە مەسعود کاتێکە بۆ نمونە کەسێکی چالاکوان و هەڵسوڕا و ئەوە بووە ئاڵوگۆڕی نامەی کردووە لەو گروپەی کە ئەو بەڕێزانە ئیشاریان پێدا بەڵێ واتسەپ تەنها ئاڵوگۆڕی چالاکی و چیتایە ئەم کاک مەسعود و چالاکوانانی بۆ نمونە هاوپیشەی خۆی 15 کەسن بۆ نمونە تەلمێحی داوە ئیشارەی داوە هۆهانی داون 15 کەس کۆ ببنەوە بۆ خۆپیشاندان بۆ ناڕزایی دەربڕین بۆ نمونە هەڵوێستە لەسەرکردن لەسەر نادادی و نەستەم و زوڵم و حکومڕانی ئەم هەرێمە ئەوەندە خراوەتە ڕۆن تەنانە ئەو سیدیەش تەنها ئەوەی تایە ئەم چالاکوانانە هەوڵی خۆپیشاندانیاندا هیچ یەکێک لەوانە نەخراوەتە ڕوو تەنانەت ئەو سیدیەش ئەوەی تایە کە گوایە چۆنەڵی هانی 15 کەسیان نابێ بۆ خۆپیشاندان و ئەنجومەنی ئاسایش بۆ نمونە کاتێکە شاهیدەکان شکوای حاڵی خوان کرد و ڕەتی هەموو ئەو شتانیانەکەەوە کە بێبنەمان و ئێمە هیچ چالاکێکمان لەگەڵ ئەمانەدانە بۆ ماعەدە ئەوانەی کە لە حیزبی هاوپەیمانیدا کەوەکو ئەو بەڕێزانی شاریان پێدا و کەیسا سەرۆکەکەی سەرۆکی کۆماری عێراقا ئیشیان کردو و حیزبەکە قەدەغەنە بۆ ئیجازە پێدراو بووە بەعنی هیچ یەکێک لەوانە نەخرا بەڵام بەڕێز نوێنەری ئەنجومەنی ئاسایش چی خستە ڕوو ئەم کۆمەڵە چالاکوانە سەیرانیان کردووە گەشتیان کردو چوونەتە دەرەوە بۆ نمونە وێنەیەکی جەماعیان گرتووە هاتوون ئیشیان لەسەر ئەم وێنە جەماعیە کردووە بزانین ئەمە کێ بووە لەگەڵ ئەم چالاکوانەدا کە خۆپیشاندانی کردووە لەسەر ئەوە ساس ئەوانی تریشیان گرتووە دەیکەواتە کامەی ئازادی تۆ ئازادی ڕادەربڕینت نەبێ کە بە یاسا مافت پێدراوە بۆ نمونە تەنانەت گەشت و سەیرانت لەگەڵ کۆمەڵە گەنجی چالاکوانە لێ قەدەغە بکرێ ئەم بابەتت لێ قۆرەقەکە کامەیە مافی مرۆڤ کامەیە ئازادی ڕادەبڕین ئەوەشیە تەنانەت کردوتە تۆمەتێک ئەنجامدانی گەشت و سەیرانێک کە بە وێنەیەکی جەماعی ئەوانیشیان تۆمەتبار کردووە بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای کاک هەرێم لە هەولێر لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
سوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە. چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بەگرین دایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەواو بە گرنتی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێ. ڕێیەک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بەدڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. دەتبینمەوە کاک تەلان! ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کا کرێم سەبارەت بەوەی کە تۆمەتی ئەویان دراوەتە پاڵ کە پەیوەندیان لەگەڵ بەرهەم ساڵە سەر و کۆماری عێراق هەبووە و حیزبەکەشی یا پەیمانی نیشتیمانی و دادپەروەری ئەمە هیچ تاوانەوە پێدوایە دەبێ خودی سەر و کۆماریش هەڵوێستی چی بێ لەسەرەوەی کە لەسەرەوەی کە پەیوەندیان لەگەڵە و یەکێک لە تۆمەتەکان ئێستاوان ڕوبەڕووی سزا بنەوە هەروە مەسەلەی هاوکاریکردنی پاڵپشتیکردنی بڵین مستەفا کازمی. بەڵێ خۆی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراقا کە سەرۆکی کۆماری عێراق و ئێمەش هەرێمەچین لەو عێراقا ئەوە هیچ تاوانێک نییە بەڵام ئەوان بازەوە دەکەن کەەوە ئەو بەلایەن گروپێک هاوکاری دەکرێن کە سەر بە دکتۆر بەرهەم ساڵح و سەر بە کازمی سەرۆک وەزیرانی عێراق ئەمە بە هیچ شێوێش ناستە قالبی تاوان و هیچ دەقەچی یاساش دانیناوە کە وەکو تاوانە ئەژمار بکرێت. ئەنی ئەگەر هاتوو هاوپەیمانی نیشتیمانی حزبێکی ڕێپێدراوە لە هەرێمی کوردستان و بەشداری هەڵبژاردنەکان بووە و ئەندام پەرلەمانی هەیە و ئەگەر هاتوو حزبێک قەدەغەکراو بوو ئەگەری هەیە ببێتە تاوان لەبەرەوەی کە حزبمادە قەدەغەکرا بوو نابێت و ئەندامی ئەو حزبی بەڵام حزبی هاوپەیمانی نیشتیمانی کە ئەندامی پەرلەمانی هەیە و کە ڕێپێدراوە لە حکومەتی هەرێمی کوردستان و عێراق ئەوە هیچ تاوانێک نییە. بەڵام ئەو خاڵەمان لەسەر نەڕاتن بەدریەخان ئەندامی لێژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ئاماژەی بە سیدیە کرد کەەوە کۆنووسی پێکراوە ئەو سیزیە کۆنووسی پێکرا تەنها خوێندراوە بەڵام تا ئەو دقەی کە دادگا دواخرا وتە لە تۆمەت خراوە پاڵان وەرنەگیرا تاوەکو جوابی ئەو حاڵەتە بدەنەوە ینی ئەو ڕۆکە تەنها وتەی شاهد وەرگیرا و لەگەر وتەی سکاڵاکار وتەی تۆمەتباران تۆمەت خراوە پاڵان وەرنەگیراوە تاوەکو لەسەر ناوەڕۆکی ئەو سیدیا ئەوانش قسەی خۆیان هەبێتن من دڵنیام لەسەر ناوەڕۆکی ئەو سیدیا تۆمەت خراوە پاڵان قسەی خۆیان هەیە و لەسەر ڕاستی دروستی ئەو بابەتە قسەیان دەبێتن باشە بەڵام ئێمە لێکوانە زۆر حاڵەت هەیە کەوا بابێن ئەو خاڵان دەزیشان بکەین ئایا چەند خاڵشی جەوهەری هەیە کەوا تەواو نایاساییە بە هەموو شێوێکی ئەو چەند خاڵە ڕێڕەوی لێکۆڵینەوە دەگۆڕێتن بۆ نمونە تۆمەت خراوە پاڵان لە کاتی دەژیکراوە لە مەرحەلەکانی لێکۆڵینەوە بە هیچ شێک پارێزرە لەگەر ئامادە نەبووە
و وتیان لێ وەرگیراوە نازانین وتەکان چۆن وەرگیراوە چۆن وەرنەگیراوە. دووەم خاڵ هەر تۆمەت خراوە پاڵێک مافی ئەوەی هەیە کەوا بەرگری لە خۆی بکاتن بۆ نمونە تۆمەتە چی دەخێ پاڵ هەر کەسێک دەڵێ ئەم شتە دوورە لە ڕاستی و لە بۆ سەلمانی وتەکانم من شاهدم هەیە کەوا وەکو شایدی بەرگری پێویست بوو شایدی بەرگری ئامادە بکرێتن لەسەر ئەو تۆمەتی خراوە تەپاڵیان بەڵام ئەمەش لە پەراوەکە بوونی نییە ئەمەش حاڵەتێکە خاڵەکی نایاسایی کە لەو پەراوە هەیە و ئەگەری هەیە بە تەواوەتی ڕێڕێوی لێکۆڵینەوە ئاراستەی پەراوەکە بگۆڕێتن یعنی بەڕاستی زۆر سەیرە هەر پەراوێکمان کە دەبێتن لە پەراوانەی کەوا جیراوانی بادینیان و چەندین پەراویتر لەو حاڵەتانێک کە هەبووە پارێزەر نەبووە یعنی بابین هەر ئەندام پەرلەمانەکان ئەمڕۆ کە لەگەڵ چاودێرانی ناو هۆڵی دادگا ئەگەر تەرکیزیان لەسەیەک خاڵی کردبێتن ئەمڕۆ لە بەردەم دادوەری دادگای تاوانی دوی هەولێر ناو هۆڵی دادگا بریکارنامەی سزایی تۆمەت خراوە پاڵان بۆ پارێزەرەکانیان کرا. ئەمە مانای چییە؟ ئەمە مانای ئەوەیە ئێمە ڕێگەمان پێنەدراوە لە مەرحەلەکانی لێکۆڵینەوە و هەتا ئەو دقەیەکە لەگایکردنەکە نەمانتوانێت سەردانیان بکەین و کەوا بریکارنامەیان لێ وەربگرین. باشە کاکەرێم ئەوەی کە لە ڕووی یاساییەوە ئەوەی کە هەواڵدەری نهێنی دەکرێت پشتی پێ ببەسترێ کە ئەمڕۆ بڵین ئەو ئەوانەی کە وەکو شاید لە دۆزیەکە ئەو تۆمەتیانیان ڕەت کردبەوە بەرامبەرەوانەی کە ئەو چاراگوانە لە ڕووی یاسای هەواڵدەری نهێنی پشتی پێدەبەسترێ گلاکەرەوەی بەڵگەکانی هەواڵدەری نهێنی تەنها لە بۆ بەرچاوڕوو نییە پشتی پێنابەسترێ وەکو ئەوەی ئاراستەی تاوەکو بۆ سەلمانی تاوانەکە ئەنجام بدرێ ئەو تۆمەتەی خراوەتە پاڵیان تەنها بەرچاوڕوونیەکە و کە باز لەو حاڵەتە دەکاتن چکە ئێمە نازانین ئەو هەواڵدەری نهێنی چییە نازانین لە پلەی خزماتی چەندە کێشەیە کێشەی نییە ینی ئەو حاڵەتانە ضرورە لە شایەت هەبێتن هەر شایەت گەر هاتوو کێشەی لەگەر هەر تۆمەت خراوە پاڵێک هەبوو شایەتەکەی بە هەند وەرناگیرێ و وەڕەت دەکرێتەوە لە ڕووی یاساییەوە. باشایی لە ڕووی ئەوەش تێدا بوو کە خۆپیشاندانیان کردبێ بۆ موچەوهانی خەڵکیان دابێ ئەوەش وەکو تاوان هەژمار کراوە؟ باشە ئەگەر خۆپیشاندان وەکو تاوان باز دەکرێت و سەیر دەکرێت ئای بۆچی پەرلەمانی کوردستان یاسای خۆپیشاندانی داناوە کەواتە پەرلەمانی کوردستان یاسایش داناوە بۆ تاوانکردن؟ باڵ ینی ئەوە هەر جوابێکە بۆ هەموو ئەو کەسانێکەوە بەناوی تۆمەتی خۆپیشاندان و حاڵەتێک کە دەستگیر دەکرێن ینی ئەگەر هاتوو پەرلەمانی کوردستان یاسایش داناوە بۆ تاوانکردن ئەوە دەچێتە ئەیکاکەرێم بەڵێ ئەوەی کە ئێستا بۆ نموناوان 11 مانگە دەستگیر کراون وایە بۆچی ئەوەندە دوا کەوتووە دوای 11 مانگ بە دادگایی بکرێن ئەمە چۆنە لە ڕووی یاساییەوە؟ بەڵێ خۆی هەر حاڵەتێکی هەر کەسێکی پەراوێکی لێکۆڵینەوە کە دەکرێتن دادگای لێکۆڵینەوە لە بۆی هەیە 6 مانگ ئەو پەراوی لا بینێتەوە بەڵام دواتر دەبێت تەمدید ڕێگە پێدانی وەربگیرێ لەلایەن دادگای تاوانەوە تاوەکو دەرێ مەرحەلەکانی لێکۆڵینەوە تەواو نەبووە بۆ لێکۆڵینەوە پێویستە بە کاتی زیاترا بەڵام ئەم پەراوە ئیشی مانگونێک دوو مانگە ینی هیچ بەڵگەیەک و ئەدلەیەک نییە تاوەکو 11 مانگ تو پەراوێک بێنیەوە لە دادگای لێکۆڵینەوە ئەنجا ڕەوانەی دادگای تاوان بکرێت بۆ ئیگلایکردنەوەی چارە نووسەکانیان ینی هەواڵدەر هی خۆتە هەواڵدەرەکە بوونی هەیە کۆمەڵە گرسم حاضر کرایە ئەو کەسانە هەم بێکۆ جیراینا تۆمەتبارێکی هەڵاتوو نەبووە تاوەکو بڵێەوە ئەو تۆمەتبارش بژێ ئینجا تەواو ڕوون بیتن ئەو تاوانە ئەنجام ئەوانە تۆمەتباریان تۆمەتبارینە ینی حاڵەتێکە تەنها 11 مانگ چەند کەسێک لە ژوورەوە بوون و ینی من بەڕاستی ڕوویدەم دەخەمە بەدریخان چووکە لێکوانە ئامادەیە ئەندامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانە بەڕاستی ینی لیژنەی مافی مرۆڤ پێویستە سەیرێکی حاڵی ئەو جیلاوانەی ئاسایش بکاتن ینی من تەنها سەرنجی بۆ یەک بابەت ڕادەکێشم ئەو کەسانەی کە ئەمڕۆ دادگا بینی من ڕسمی ئەو کەسانی پێپشاندم بەر لەوەی کە دەستگیر دەکرێن ئەگەر گۆڕانکاری تەواو بەر لە ڕووی جەستەوەی پێیاندا نەهاتبوو ئەو کەسانە هەمووی لەژێر هەڕەشە و ئازاردانی دەرونی جەستەییەوە وتێلیەوە ژیراوە ئەوەش کە بەوەی دەسەلمێنین کەوا گۆڕانکارێکی تەواو بەسەر جەستەیان داهاتووە ینی تا ئێستاکە پەرلەمانی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان و یاخود دەستی سەر خۆی مافی مرۆڤیان هەموو لایەنەکان چەند جار ئاسایش ڕێگەیان پێ دەست سەردانی
ئەو جیلاوانە بکەن یان جیلاوانی تر بکەن. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواتر سەبارەت بوو ئەوەی کاکەرێم ئێوە خۆتان سەردانتان کردبوون وەکو لیژنەی مافی مرۆڤ ئەوانەی کە ئەوزام ژمارەیان چەندە ئەوانەی پێشتر 5 سزادران ئەمڕۆ چواری تریان دادگای کران سەردانتان کرد؟ ئێمە تەنها دوای چەند یاداشتێک باشە دوای چەند بۆ نمونە بە هەنگاوی زۆرمان ناتاوەکو موافقەی تەنها 5 کەسمان بۆهاتەوە ئەوانەی کە پێشتر ئەوانەی کە ئەوە سزادران بە 6 ساڵ زیندانی سزادران ئەوانە کە سزادران دوای سزادانیان هەڵبەت دوای ئێمە پێش ئەوە سزادانیان چەند جار هەنگاومانە لە چوونمان لە یادداشتدانمان لە پەیوەندی تەلەفۆنی لە پەیوەندی شخصی لە هەموو ئەوانە هەوڵماندا وەکو لیژنەی مافی مرۆڤ بەداخەوە هەلیان بۆ نەرخسانی تاوەکو سزا بە سەردانیان کە 6 ساڵ زیندانیان بۆ بڕایەوە کاتێک کە موافقە بۆ لیژنەی مافی مرۆڤ هاتەوە بۆ بێک بینیمان و بۆ راپۆرتەمان ئامادە کرد و دوای راپۆرتەکە سەرۆکی پەرلەمان سەریلیان ئەو 5 کەسەی بینی باش ئەی بۆوانی کە سزا نەدراون ڕێگە نەدراوە سەدانیان دوای ئەو 5 کەسە کە سەردانمان کە هەر ئەو هەمان ڕۆژ داوامان کرد ئێمە ئەمڕۆ وەکو پەرلەمان وەکو لیژنەی مافی مرۆڤ وەکو نێنرایەتی پەرلەمان ئەمانەوێ ئەو کۆمەڵە کەسەی تر ببین کە کۆمەڵە ناومان پێ بوو ئەمانە بوو ئەوان یەکسەر لە ڕەتیان کردەوە ستافی ئیداری ئاسایشی گشتی ڕەتیان کردوتیان لەبەرەوە ئێمە لە ئەساسا موافقەی تەنها 5 کەسمان ئێمە تەنها موافقەی 5 کەسان بواتەوە ئێمە تەنها بۆ 5 کەسیش داوامان لێکراوە غەیری ئەوانە ناتوانن هیچ کەسێکی تر ببینن لە دوای ئەوەی بۆ وەڵامی ئوستازی بەڕێز گەڕانەوەی ئێمە وەکو بۆ نمونە سەرۆکایەتی لیژنەی مافی مرۆڤ و ئەندامانی لیژنەی مافی مرۆڤ چەند جار یاداشتی ترمان داوە لەناو هۆڵی پەرلەمان چەند جار داواکاریمان ڕاستەوخۆ ئاراسی سەرۆکاتی پەرلەمان کردووە کە ئێوە مەفروزە معنی بە بابەتەکە کاراسانی کەن بۆ بینینی کەسوکاریان و یاداشمان داوە ڕاستەوخۆ هەموو داوامان کردووە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و هەندێک لە فراکسیۆنەکانی دەسەڵاتیش داوایان کردووە کە دەبێت گیرامانی بادینان ببینرێن بەداخەوە نەبینراوە سەبارەت بێ ئوستازی بەڕێز ئیشارەی پێدا یەکێک لە گیراوان کاک ئامر ئێمە وێنەی ئەمڕۆمان لەگەڵ وێنەی پێشومان بەڵێ چەند 11 مانگی پێش ئێستا و ئێستایمان بەراورد کردووە بە گوتەی کوڕەکەی خۆی 40 کیلۆ لە وەزنی خۆی دابەزی ئەمە دەلالەتە لەسەر چی؟ ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی کە بەڕاستی لە ئەو پەڕی چۆنەڵەی بێمافیدان ئەمڕۆ بە کورتی کاتمان زۆر کەم وەز ئەمڕۆ چیتان بینی کە سوکاریان ڕێگەاندرا چاویان پێ بکەوێت لەناو هۆڵی دادگە ئەو مەشهەدە غەریبانەی کە ئێمە بینیمان زۆر جێگەی نیگەرانی بوو ئەوەی هەفتەی ڕابردووش و ئەوەی ئەم ڕۆژکە بینرا ئەوەی حوتی مانگ سەیری دایکێکی بە ساڵاچوو بکە هاوارەکە لە ناو دادگادا ڕۆڵەکەم جگەر گۆشەکەم جرگم سوتاوە بۆ ئاگرم گرتووە فعلەن ئاگرگرتنی پێوە دیار بوو چەند ئاویان پێدا کرد چۆنەڵی دانە ئەمریکایە ئەوەنە هەست و سۆزێکی چۆنەڵی بێسنووری هەبوو بەرامبەر بە جگەر گۆشەکەی بەس ئاوڕێکم لێ بدەرەوە با سیمات ببینم ئەمە ئەم مەشهەدە چ کەسێک تۆزێک ویژدانی هەبێ بەرگەی ئەو حاڵەتە ئەگرێ کە چواردەوری هەموو ئاسایش بوو ئێمە ئەمڕۆ وەکو لیژنەی مافی مرۆڤ وەکو پەرلەمانتار لە قەفەزەکە نزیک بووینەوە بەس ئەوەنە لە زروفیان بزانین ئاسایی چواردەوریان گرتین یەکسەر ئەزلیان کرد من ئەیان کرد لە بە هیچ شێوەیەک نەماتوانی یەک وتان لێوەربگرین ئەو مەشهەدەی ئەو ڕۆژە کە دایک بینی بێتی هەموو ئاسایشەکان چواردەوریان 100 ئاسایش زیاتر دەوری داوە تەنها ئەگەر بەدەسەڵ بڕێنێک ئاوردانێکی بەسیط بینی بێتی سەکینەت و ئارامی بۆ دڵهات بۆ بینی یەک ساز ناکەن ئەو مەشهەدانی ئەمڕۆ بینیمان زۆر جێگەی نیگەرانی بوو گەنجێک بە دنیایەکی وا و ئاواتەوە هاوسەرگیری کردووە بزانم خێزانی گەڕاڵە نەبم بەندەوارە لە قۆناغی دەستگیرانداریان کاتێک هاتینە دەرەوە طبعاً ئەوان ئەپرسن زروفیان چۆنە گەیشتنە چی بۆ منە دادگایەکە دواخرا کە نەتیجەکەی بینی بێ نەتیجە بووە ئەو زوڵم و ستەمە و ئۆتۆمەتانی خراوەتە پاڵیان یەکسەر بورایە بێ لە بەلێ هێش خۆی چوو یەکێکی تر لەو مەشەدانەی وەکو خاتو ڕووپاک خستێ ڕوو ئەو کوڕە 10 ساڵان بۆ 11 ساڵانەی کە دوو کاتژمێر ئێماڵی دوو کاتژمێر بە چاوەڕێی دادگایکردنەکە ئەی ئەبێت چەند کاتژمێر پێشوە خداهاتە بن ئەو دایک و کەسە بە تەمەنانەی کە نەبیری گەرمانە بوو نەهیلاکی نەتونێتی نەبرسێتی بە پێوە وەکو ڕۆبۆت چاویان لەسەر ئەو دەرگایە بوو کاتێک کە بینیان کە هاتنە دەرەوە کە هاتون بیان بینن و کاتێکیش ئەڕۆن دەرەوە یەک سیمای جگەرگۆشەکانیان ببینن بەداخەوە ئاسایش چواردەوریان گرتن و نەیان بینین ئەو هیوا ئاواتەشیان چۆنەڵی نەهاتەدی ئەو کوڕە 10 ساڵانە ئەوەنە وەستا بوو بە پێکانی دوای
هیوایی کە ئەو نەخەفەت لەسەر دڵی کۆبووبەوە قاچەکانی چۆنەڵی توانای وەستانی نەما بۆی تو خوا ڕێگەم بدەن بەس یەک جار چاوەکانی باوکم یانزە هاواریە کرد بە ئاسایشەکانیەوت بە ئێمە لیژنەی مافی مرۆڤێوت بە پەرلەمانتارانیەوت بەس ڕێگە بدەن بە ئاسایشەکان بڵێن یەک تۆز لە دوورەوە چاوەکانی باوکم ببینم ئەمە پەڕی زۆڵ مستەمە ئەوەی کە دەستبەندەکەی ڕێگای پێدا بە کورتی سوپاس یەکێک لە وازام کاک شێروان تەها بوو دەستبندێکی بە ئەو پڕی هیوا و ئومێدەوە ئەوە لە سەردەمی باسی شادائیمەنەوە بابەتانە دروست کراوە دراوە بە کەس و کار کە دروستی کردو دەستبندێک یا دەستی پارێزەرکەوتی ئەمەم وەکو هەست و سۆزێک بۆ خێزانەکەی بیدەرە دەست خێزانم کاتێک ئێمەش بینیمانم وەکو لیژنەی مافی مرۆڤ پەرلەمانتاران و هەموو ئەوانە یەکسەر ئاسایشەکە لە دەستی پارێزەرەکەی ساند و بردی وتی بە هیچ شێوەیەک ڕێگە نادەمە بگا بە دەستی خێزانی کاتێک کە هاتیینە دەرەوە هەواڵەکە گەیشت بە خێزانی بە ئەو پەڕی ناڕەحەتی و نیگەرانیەوە گریانێکی زۆر و چۆنەڵی بە هیوایەکی زۆر بەکوڵ ئەگریا بۆ ئەو یادگاریەی هاوسەرەکەم بەدەستم نەگەشت ئەمە ئەو پەڕی تەعزیبە بەس سەبارەت بووی کە سەر و کۆمار لەم دۆسیە ناوی هاتووە دەبێ هەڵوێستی چی بێ و خەڵکی تریش دەبێ هەڵوێستیان چی بێ بۆ بەتەنیا بە جێبێ هەڵدرێن ئەو خەڵکە بە کورتی سوپاس دەکەم مەفروزە سەرۆکی هەرێم بێتە دەنگ ئەوە کاتر ئەوە چۆنەڵی سەرۆکی کۆماریش تەمانکەوە بۆ منە بە سەرۆکی حیزبێک بووە و کە لە کاتێکدا ئیجازە پێدراوە بووە ئەویش مەفروز هەڵوێستی بێ کە هەشی بووە ومێ دەکەین کە لە مولاش هەڵوێستی هەبێ باشترین هەل بۆ سەرۆکی بۆ بەڕێز سەرۆکی هەرێم کە مەفروزە لەم قۆناغەدا دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنەوە سەروەریەکە بۆ خۆی تۆمارکردنی مێژووێکە زۆر گرنگە کە بەڕاستی هەموو مەفروزە تاک بە تاکی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان هەڵوێستیان هەبێ بۆ ئەوەی کە بەڕاستی ئەو زوڵ مستەما کە بەرامبەر بە ڕۆژنامەوان و شالەکوانان دەکرێ مافیان بۆ سپاس دەکەم کاکەرێم دەقەیەکیش بۆ بەڕێزت تەر بەیانیش بڵین خەڵکی دیکە لە چالاکوانان دادگایی دەکرێت وەوەی کە پێشتری سەرۆکێرێم دەوترا لێبورنی تایبەت دەرکایی چی بەسەرات بە کورتی بێ سپاس دەکەم کاتمە نەماوە سەبارەت بەوەی کە بەیانی دادگایکردنەکە دەست پێ دەکاتنەوانی کە ئەو پێ چالاکوانی ڕۆژنامە نووسا غەڵەت لەم پرسیارەکە تەواو نەگەیشت باسی لە عەفو خاسی سەرۆکی هەرێم کرد نا بەڵێ بە کورتی سوپاس دەکەم هیچی دەرنەکرد هیچ هەنگاوێک نەبووە تەنها قسەیەک بووە لە ڕاگەاندنەکان باسکراو هیچ هەوڵشی لەبوو نەدراوە و تەنها قسەیەکە وەکو هەر بەرپرسێکە و قسەی کردو تەنها لە بۆ ڕاشتانی هەست و سۆزی خەڵک بەڵام ئەمڕۆکە بەڕاستی ضرورەتی ئەو جەرسەیەکی بوو کەوا بەدرێخان و هاوکارەکانی لە دادگایکردنەکە ئامادە بوون بە ئەوە بزانن ئایا کە مافی مرۆڤ لە ناو دادگا و لە هەرێمی کوردستان بوونی هەیە یان نییە ئەوە دەگەێتەوە سەر خۆیان بن پێم سەیرە پەرلەمانی کوردستان سوڵتەکی چاودێریکردنی هەیە بەڵام ڕێگەی نادرێت چاودێری بکاتن ئەوەش دەگەرێتەوە سەر زەئیفی ئەدای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەڵام زۆر بەداخەوە سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ کاک هەرێم ڕەفعات ئەندامی تیمی پارێزانی دۆسی سەردراوانی بادیانە لە هەولێرە هەروە بەدیری ئیسماعیل بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینێرە سوپاس بۆ هاوکارانە خواتانە